بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵاتی سڵاوتان لەبێ دەم کاتەوە هەموو کاتێکتان باش. من ماریام و وێڕەی هاوکارانم لە ستۆدیۆ ڕۆژهەڵات تیڤیەوە هاتوونتە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری تەوارەکان کە تایبەتە بە پرسی ژنە. بەڕێزان بەرنامەیەم جارشمان و تەوەری باسەکەمان تەرخان کراوە بە ڕووداوەکانی هەنووکەی کۆبانی و شنگاڵ و دۆخینا لەبارەی ژنان لەم ناوچانەدا. هیوادارم تا کۆتایی هاوڕێمان بن. سەرەتاش وەک نەریتی بەرنامەی تەوارەکان سەرنجتان ڕادێکێشم بۆ چەند هەواڵێک سەبارەت بە ژنان و دواتر دەگەڕێنەوە بۆ لاتان و درێژەی بەرنامەکەمان. چالاکێکی مەدەنی ژن دەست بەسەر کرا. بە لەبەرچاوگرتنی نەخۆشینی شێرپەنجەکەی چالاکێکی مەدەنی ژن لەلایەن هێزە ئەمنیەتەکانی ڕژیم دەست بەسەر کرا. بەپێی هەواڵێکی ئاستۆی ڕۆژهەڵات ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 11 خەزەڵوەر هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی هەڵدەکوونە سەرماڵی چالاکێکی مەدەنی بە ناوی مەریەم وەلسادات یەحویی و بە دوای دەست بەسەرکردنی ئەو چالاکە مەدەنیە ژنە ناوبراو بۆ شوێنی نادیار دەگۆزنەوە. جێگەی ئاماژەی ئەو ژنە دەست بەسەرکراوە تووشی نەخۆشی شێرپەنجەش بووە و تا پێش لە دەست بەسەرکردنەکەی بەمبەستی چارەسەری نەخۆشینەکەی لەژێر چاودێری پزیشکیدا بووە و ئەگەری ئەوە هەیە لە ماوەی دەست بەسەرکردنەکەیدا بەهۆی پێڕانەگەیشتنی پزیشکی تووشی کێشەی جددی بێت. غونچە قەوامی بە 1 ساڵ زیندان مەحکوم کرا. غونچە قەوامی بە دوای 4 مانگ دەست بەسەربوونی کاتی بە 1 ساڵ زیندان مەحکوم کرا. بەپێی هەواڵێکی ئاستۆی ڕۆژهەڵات غونچە قەوامی کە لە نۆی پوشپڕەوە تا ئێستا لەژێر ناوی دەست بەسەرکردنی کاتیدا دەست بەسەرە، ئێستاکە بە دوای 3 حوتو لە بەڕێوەچوونی دادگاییکردنەکەی لە لەقی 26 دادگای ئینقلابدا بە 1 ساڵ زیندان مەحکوم کراوە. ئەوە لە کاتێکدایە کە بەپێی مادەی 212 ئاینی دادگاییکردنی سزاکان بە دوای دادگاییکردنی تۆمەتبار بە تەنیا 1 حوتو بە دادوەری دۆسیەکان کاتی حکومدان دراوە. پارێزەری ئەو ژنە دەست بەسەرکراوە کە تا ئێستا ئیجازەی پێنەدراوە لەگەڵ غونچە قەوامی چاوپێکەوتنی هەبێت و لەسەر دۆستیەکەی قسە و باس بکات لەم بارەوە ڕایگەیاندووە. ئەگەری ئەوە هەیە بەپێی مادەکانی 38 و 38 سزای ئیسلامی دادگا بتوانێت لە حکمی 1 ساڵ زیندانکردنەکەی غونچە قەوامی کەم بکاتەوە. پشتڕاستکردنەوەی حکمی 1 ساڵ زیندان بۆ ژنێکی بەهایی. بەپێی هەواڵێکی ئاستۆی ڕۆژهەڵات حکمی 1 ساڵ زیندان و دەست بەسەر ڕاگرتنی هەموو کەلوپەلەکانی پەیوەندیدار لەگەڵ ئاینی بەهایی بۆ سوسەن تەبیانیان شارومەندێکی بەهایی لە دادگای پێداچوونەوەدا پشتڕاستکرایەوە. جێگەی ئاماژەیە بەپێی حکمی لقی 1 دادگای ئینقلابی شاری سمنان بە بەرپرسیارەتی دادوەر ئەمینی ئەو ژنە زیندانیە بە تۆمەتی پرۆپاگەندە دژی نزام و هەروەها پرۆپاگەندە لە بەرژەوەندی گروپەکانی نەیاری ڕژیم بە 1 ساڵ زیندان و دەست بەسەرڕاگرتنی هەموو شتومەکی پەیوەندیداری لەگەڵ ئاینی بەهایی مەحکوم کرا. جێگەی باسە ئەو شارۆمەندە ژنە بەهاییە پێشتریش لە ساڵەکانی 1388 و 1389 هەتاوی بە ماوەی 1 ساڵ لە زیندانی ئێڤیندا دەست بەسەر کرابوو. بۆ یەکەمین جار 100 ژن دەچنە کۆنگرێستی ئەمریکاوە. بەپێی هەواڵێکی ئاستۆی ڕۆژهەڵات دوا بە دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردننی کۆنگرێستی ئەمریکا بۆ یەکەم جار لە مێژووی ئەو وڵاتەدا ژمارەیەکی بەرچاو لە ژنان سەرکەوتنیان بەدەست هێنا و سەردەمێکی نوێیان لە مێژووی سیاسی ئەو وڵاتە دەست پێ کرد. یەکێک لە ژنە سەرکەوتووەکان کە ناوی میالۆڤا لە میدیاکانی ئەمریکا بە وتەکەی باراک ئۆبامای سەرۆک ناوی دەبرێت چونکە کەسایەتیەکی بەهێزی هەیە. ئەگەرچی ڕەشپێست و بەرچەڵک ئەفریقاییە بەڵام ڕایگەیاندووەکە دژی سیاسەتەکانی ئۆباما دەوەستێتەوە. چارەنووسی چالاکێکی ئینترنێتی دەست بەسەرکراو نادیارە. بەپێی هەواڵێکی ئاستۆی ڕۆژهەڵات ناهید گورجی شارۆمەندێکی مەشهەدی کە ماوەی 1 مانگی ڕابردوو ڕۆژی شەممە ڕێکەوتی 19 ڕەزبەر بە بۆنەی چالاکیکردن لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی دەست بەسەرکرا هێشتاکە بەبێ ڕوونبوونەوەی چارەنووسی لە زینداندایە و بەرپرسانی زیندان ڕێگە نادەن کە پارێزەرەکەی چاوی بە دۆستیەکەی بکەوێت و تاوتوێ بکات. سەرچاوێکی ئاگادار لەم بارەوە ڕایگەیاندووە. بەرپرسان بارمتەیەکی بەڕێ 400 میلیۆن تمەنیان بۆ ناهێد گورجی دیاری کردووە و بنەماڵی ئەو ژنە دەست بەسەر کراوەش توانایی دابینکردنی ئەو بڕەپوڵەیان نییە.
ئەو سەرچاوەیە وتیشی ناهید گورجی لە گرتوخانەی دامەزراوە ئەمنیەتیەکاندا بەسەر دەبات و ئەو هێزانە بەڵێنیان داوەکە ناوبراو بۆ زیندانی وەکیل ئابادی مەشەد بگوازنەوە، بەڵام تا ئێستا بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە. جێگەی ئاماژەیە ناهید گورجی ڕۆژی شەممە 19 ڕەزبەر بە بۆنەی چالاکیکردن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن هێزە ئەمنیەتەکانی شاری مەشەد لە ماڵەکەی خۆی دەست بەسەر کراوە. لە مانگەکانی دواییدا و دوا بە دوای ئەو هەموو نەهامەتی کە ڕووی لە کوردستان بە هەر چوار پارچەوە کردووە دوای هێرش و بردمانی هێزێکی تازە ئێسقان زاڵم و کۆنەپەرست و تەرۆریست بۆ سەر باشوور و ڕۆژئاوا و جونسایدی شنگاڵ و خۆراگری کۆبانی و بەرزکردنەوەی دەنگی ناڕزایەتی و پشتیوانی لە هەر چوار پارچەکەی کوردستان و تەنانەت لە هەموو جیهان ژنانی ئاوارە و لێقەماو کە بوون بە قوربانی ئاین و مەسهەب و فتوای گروپی ئیسلامی شام ناسرە بە داعش لە بیرمان نەچێت. لەم ڕۆژانەدا ئەوان بە جێگەی ئەوەی لە پاڵ ماڵ و منداڵ و هاوسەرەکانی خەریکی ژیان و گوزەرانی خۆیان بن بەداخەوە لە کۆتوبەندی ئەمیرەکانی داعش بەدیلگیران و مەعامەلان پێدەکرێت و ڕۆژ نییە نەیبیستین کە کۆنەپەرستی نێوان ئەو گروپە گەیشتۆتە ئەو ڕادەی کە ژنان وەکو کاڵایەک دەبن بۆ بازاڕەکان و دەیان فرۆشن. هێرش و پەلامار و گەمارۆدانی کۆبانێ بۆتە هۆی ئاوارەبوونی نزیک بە 200,000 کەس و گیان لە دەستانی هەزاران منداڵ و بەساڵات و بەژن و پیاوە. لەلایەکی تریشەوە بە هەزاران کەس لەو شارەدا ماونەتەوە و بە شێوەیەکی قارەمانانە بۆ بەرگری لە کۆبانی و دانیشتوانی خۆراکگرانە لە سەنگەرەکانی بربەرەکانیدا دەجەنگن. بەڵام بەداخەوە لەم لە شەڕەدا کە شەڕی دین و مەسهەبە، شەڕی قودرەت و دەسەڵاتە، شەڕی داگیرکاریە، شەڕی لەناو بردننی ئینسانەکانە، زیاترین قوربانیان و لێقەماوان ژنانن کە گیرۆدەی ئەم هێزەی تروریست و نائینسانیەی داعش هاتوون. بەپێی ئەو زانیارانەی کە باس نیوز بڵاوی کردوتەوە نەواڵ ئەحمەد چالاکوانی بواری ژنان لە مووسڵ لە لێدوانێکدا وێڕای پشتڕاستکردنەوەی ئەو زانیارانە ئاماژەی بەوە کردووە لەلایەن چەکدارانی داعشەوە چەندین ژنی کەم تەمەنی پارێزگای مووسڵ ناچار کراون بەوەی کە لە هاوسەرەکانیان جیا ببنەوە و تەلاقیان لێ وەربگرن بۆ ئەوەی لەگەڵ ئەو چەکدارانە هاوسەرگیری بکەن. هەروە ڕوونشی کردوێتەوە ئێستا ئەم چەکدارانە دەستیان بە ڕەفاندنی چەندین ژن کردو بۆ ئەوەی مێردەکانیان تەلاقیان بدەن و وازیان لێ بهێنن تاکو و لە ڕێگەی حکومە شەرعیەکانی داعشەوە هاوسەرگیری لەگەڵ ئەو چەکدارانە بکەن. لە 10 ژوئەی 2014ەوە ڕێکخراوی تونڕەوی داعش شاری مووسڵی سەنتەری پارێزگای نێنەوەیان داگی کرد و تا ئێستا کەش چەندها تاوانیان لە دژی خەڵکی شارەکە و پێکاتەکانی ئەنجامداوە. پێشووتر و بە چەندین شێوەی دیکە چەکدارانی تەرۆریستی داعش بێڕێزیان بە ژنان کردو. یەکێکی دیکە لە کارە نامرۆڤەکانی دەوڵەتی ئیسلامی ناسرا بە داعش گەیشتوتە ئاستێک کە ئەو ژنانی کە لە شاڵاوی درندانەکان بۆ سەر مووسڵ و شنگاڵ ڕەفاندبوونی بەپێی تەمەنیان ڕێژەی نرخەکانی بۆ دیاری کردوون. سەبارەت بە نرخەکانیش ژنانی تەمەن 40 بۆ 50 ساڵ بە 50,000 دینار، ژنانی تەمەن 30 بۆ 40 ساڵ بە 75,000 دینار، ژنانی 20 تا 30 ساڵ بە 100,000 دینار و 10 تا 20 ساڵ بە 150,000 دینار و خراپتر لە گشتی کچانی تەمەن 1 بۆ 9 ساڵ بە 200,000 دینار دەفرۆشرێن. واش بڕیار درراوە کە هەر کەسێک بۆی هەیە لە سێژن زیاتر بکرێت. لە مانگەکانی ڕابردوودا ژنێکی تەمەن 19 ساڵ توانێتی لە دەستیان ڕابکات و خۆ ڕزگار بکات و وەک خۆی باسی کردووە لە ماوەی 1 هەفتەدا نزیک بە 20 ئەمیری داعشی دەستڕێژی جنسیان کردوتە سەری. هەر لە پەیوەندیەدا و توێژمان ئەنجامداوە لەگەڵ بەڕێز ئەنوەر موحەممەدی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران. یەکەم پرسیارشم لەم بەڕێزیاوەیکە کاریگەری شەڕ و هێرشکردن بۆ سەر شارمەندانی کورد بەتایبەت بۆ سەر ژنان لە ناوچەکە چۆن هەڵدەسەنگێنن؟ ئێمە ئەگەر بمانەوێ هەندێک زیاتر لەسەر ئەوە وردبینەوە بێگومان هۆکاری جۆرا و جۆر یەکجار زۆرن کە لە ناوچەیەکی وایە هێزی کۆنەپەرست دواکەوت و تۆندڕە و جیهادی و سەلەفی سەر هەڵدەدەن هۆکاری جۆرا و جۆری هەیە، بەڵام من دەتوانم لەو بەرنامەیەدا بە کورتی ئیشارە بە کۆمەڵی خاڵ بکەم. ئێمە بمانەوە نەمانەوێ لەم ناوچەیە زۆربەی وڵات زۆربەی دەسەڵاتدارانێک کە لەسەر حکومن دەسەڵاتدارانێکی دیکتاتۆر و سەرڕۆن، نەبوونی ئازادی، بوونی دیکتاتۆری، نابەرابەری زۆر لە کۆمەڵگای مرۆڤایەتی لەم ناوچەیە، پەروەردە و بارهێنانی سەقەت،
هەروەها دواکەوتوویی سیاسی و کۆمەڵایەتی کێشەی ئاینەکان بۆ خۆی کە مێژوویەکی دوور و درێژی هەیە لەم ناوچەیە لە هەمان کاتدا مەسلحەت و بەرژەوەندی وڵاتانی دواکەوتوو کە بە تایبەت دام و دەستگاهای ئەم وڵاتانە بۆ بەرژەوەندیە سیاسی و ئابوووریەکانیان پاڵپشت دەبن و یان دروستکەری ئەم شێوە هێزانە دەبن کە بۆی بتوانن مەسلحەتی خۆیان پارێزن کولەن ژینگەیەک کە لەم ناوچەیە هەیە دەتوانی بڵێ بەداخەوە ژینگەیەکی لەبارە کە ئەم نەوعە لە هێز و ئەم جۆرە لە هێزی توندڕە و دواکەوتوی وەک داعش و یان هاوشێوەکانی سەر هەڵبدەن بێگومان ئەمە ڕەنگە لە وڵاتانی پێشکەوتوش گروپی تۆندڕەو هەبێ کە تاکی تۆندڕەو هەبێ بەڵام ئەوەی لە وڵاتانی دیکە هەیە ناتوانانی بیخێ خانەی هێزێکی وەک داعشەوە مەسەن هێزێکی وان منسەجم ڕێکخرا و تەشکیلاتی هەبێ فڵانی هەبێ ئەوانە زۆر کەمترن بەڵام نەم ناوچەیە مادام ئەم ژینگەیە هەیە کە ئێمە باسمان کرد سەرهەڵدانی ئەم شێوازە لەم گروپانە زۆرتر دەبینرێ بەڵام ئایا ئەمانە دەتوانن درێژە بە عمری خۆیان بدەن لەم ناوچەیە بە بڕوای من تا دێ وشیاری خەڵک توانایی خەڵک دەرکی خەڵک دەچێتە سەرێ و ئەمە بۆ خۆی هۆکارێکە بۆی وردە وردە ئەم جۆرە لە حیزبی تۆندڕە و یا هێزی تۆندڕە و لەم ناوچەیەش کەم بکرێتەوە ئێستا ڕاستە هەیە ئالۆزیەکانی ناوچەکە بۆ خۆی خوڵقێنەری ئەوەیە دەسەڵاتداران خوڵقێنەری بوون و ئەو کۆمەڵە هۆکارانەی کە باسمان کرد دەتوانن کاریگەریان بێ جاری وایە وەک دشکردەوەیەک خۆی دەنوێنێ و دواتر وردە وردە پەرە دەستێنێ دەبێ بەو هێزە تونڕەوانەی کە لە کۆمەلگای ئەمە دەبینین بەداخەوە کە دژی هەموو بەها مرۆڤایەتیەکانی کۆمەلگای بەشەری وەک دووهەم پرسیارشم لە بەڕێستانەوەی کە تا چەندە ئەوەی کە ئەڵێن ژنان بەدەستی ئەمیرەکانی داعش کڕین و فرۆشتنیان پێدەکرێت ڕاستە کاریگەریەکانی داعش بۆ کۆی مرۆڤایەتی زۆر خراپ بوون بە تایبەت لەو ناوچەیە کە ئەوان تێیدا ئێستا نفوزێکیان هەیە دەسەڵاتێکیان هەیە بێگومان لەسەر کۆی کۆمەڵگا کاریگەرە خراپیان داناوە هەر بۆیش زۆر وڵاتی دنیا و زۆر هێز کەوتونەتە دژایەتی ئەم هێزە کۆنەپەرستە سەلەفیە جیهادیە دواکەوتووە بە تایبەتی ئەگە قسەکەمان لەسەر ژنان بێت ئێمە دەزانین نەک لەم ململانەیەی داعش ویان لەم هاتنی ئەم هێزە کۆنەپەرست و دواکەوتووە لەم ناوچەیە کۆی شەڕ و کێشەکانی ناوچەکان بە گشتی قوربانیانی ڕاستە و خۆیان لە واقعدا ژنان و مناڵانن بە زۆری بە تایبەتی ئەگەر ئێمە بین لە ڕوانگەی هێزە سەلەفیەکانەوە بین لەم بارۆچانە کە ئەوان چیان لە بەرابەر ژناندا هەیە ئەمە دەتوانێت چەند قات زەرەر و ئاسەواری خراپ لەسەر ژنان و لەسەر ژیانیان و لەسەر داهاتویان دابنێ بۆ چونکە ئەوان ژنان دەتوانی بڵێ وەک مرۆڤێکی ئاسایی چاولێ ناکەن و پیان وایە ژنان دەبێ لە کۆمەڵێک ماف کە ئێستا بەشێکیان هەیە و بەشێکشیان نیانە دەبێ ئەوانەشیان لێ بسێندرێتەوە واتە ئەم هێزانە هێزێکن کە بە تەواوی دژی هەموو بەها مرۆیەکانن کە بۆ ژنان بەڕسمیت بناسری ئەوان ژنان لە کۆیلەش بەولاتر چاولێ دەکەن ئەوان پیان وایە ژنان دەبێ ئەسیری دەستی پیاوان بن و ئەسیری دەستی ئەو قانونە دواکەوتوانەیە بن کە لە سەدەکانی ناوەڕاستدا بەسەر ژناندا سەپاوە و لە سەدەی 21 و لەم عەسری تەکنۆلۆژی و پێشکەوتنەدا ژنان ئەم یاسایانیاندا بەسەردا جێبەجێ بکرێ ئێمە دەبینین ئەوان بەرابەر بە پیاوان ڕاستە کۆمەڵک ڕەنگە یاسا و قانونیان هەبێ بەڵام بۆ ژنان چەندین قات ژنان ئەگەر دەگیرێن دەفرۆشرێن ژنان ئەگەر بەدەستی ئەوان دەگیرێن تەجاوزیان پێدەکرێ ژنان لەلای ئەوان بێحورمەتی پێدەکرێ ژنان لای ئەوان وەک بەشەر چاوی لێ ناکرێ هەر چی خراپە هەیە کە تۆ ئینسان و عەقڵی ئینسان تەسەوری ناکە هێزێکی وەک داعش بەرابەر بە ژنان ئەنجامی دەدا کوشتنی بە کۆمەڵ بیگرە تەجاوزی بە کۆمەڵ بیگرە فرۆشتنی بە کۆمەڵ بیگرە چوزانم بێحورمەتیەکی یەکجار زۆری لە ڕادەبەدەری غەیرە ئینسانی ئەشکەنجە و ئازار وە کۆی ئەو شتانەی کە ئینسان و مرۆڤی ئەم سەردەمە و مرۆڤی عاقڵ کە پێی وایە مافی ئینسانی ئینسانەکانە ئەوان بۆ
بە شەری بەگشتی و بە تایبەت بۆ ژنانی ڕەوا نابێنن. بۆیە لە هاتنی هێزێکی وەک داعشدا تۆ دەتوانی بڵێ هەروەک دیتمان لە شەنگال یا لە فلان شوێنی دیکە و لە کۆی ئەو ناوچانەی کە ئەوان هێرشیان بۆ کردووە چ لە مووسڵ و تکرید لە عێراق و چ لە سووریا لەو ناوچانەی کە دەسەڵاتیان هەیە زۆرترین قوربانیان و زۆرترین بێحورمەتی و زۆرترین عەزیەت و ئازار و زۆرترین ئەشکەنجە بەر ژنان کەوتۆ لەو کۆمەڵگایە کە ئەوان تا سنوورێک کە دەسەڵاتیان هەیە. بۆیە ئێمە دەتوانین بڵێن ژنان زۆرترین قوربانیانی هاتنی داعش و ئەم نوع هێزە تونندڕەوە سەلەفیە جەهادیان لە هەر کۆمەڵگایەکدا و لە هەر جێگایەکدا کە ئەمان دەستیان بڕوە. ئێمە لە بیرمان نەچێت لە ئێرانی خۆشمان پاش هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی ژنان یەکەم قوربانیانی دەستی دەسەڵات و نظامی کۆماری ئیسلامی بوون کە تقریبەن هاوشێو تقریبەن نێو هاوشێوەی داعشن و داعشی واقعی دەتوانین بڵێ لە ساڵی 1970 لە ئێران و ئەمانە درێژکراوەی ئەو جۆرە بیرکردنەوەیەن کە ئێستا لە کۆمەڵگای عێراق و وڵاتانی دیکە و سووریا ناوچەکەدا سەریان هەڵداوە و خەریکن هژمونی خۆیان ویان دەسەڵاتی خۆیان وان جۆری بیرکردنەوەی خۆیان لە کۆمەلگادا بچەسپێن. بێگومان دەتوانین بڵێن ژنان قوربانیانی ڕاستە و خۆی ئەم بیرە دواکەوتووە غێرە ئینسانیەی داعش و هاوشێوەکانی ئەوانە لە کۆمەلگای بەشەریدا. بەسپاسەوە بۆ ئەنوەر موحەممەدی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە زەحمەتکێشانی کوردستانی ئێران. وەک بەرنامەکانی داهاتوومان لە بەرنامەی ئەم جارەش ڕێز دەگرین لە یادی هەمیشە زیندووی هاوڕێ بەنەوشە سابتی پێشمەرگەی خۆشەویست و دڵسۆزی ناوڕێزەکانی کۆمەڵە یادی بەرز و بەڕێز بێت. بەرز و بەڕێز بێت یادی هاوڕێوە نەوشەی سابتی ناسراو بە جەمیلە پێشمەرگەی شۆڕژگەری کۆمەڵە. هاوڕێوە نەوشە کە لە نێو هاوڕێیانیدا بە جەمیلە دەناسرا ساڵی 1342 لە ئاوایی سەرچناری چۆمی مەجیدخان لەدایک بوو. تا کلاسی دوو ڕاهنمایی لە شاری میاندۆ و خوێندی و پاشان لەگەڵ بنەماڵەکەی چوونە شاری مەهاباد. کلاسی ئەوەڵی دەبیرستان بوو کە بزوتنەوەی سەرتاسەری دژی ڕژیمی شا میلیۆن جەماوەری خەڵکی ئێرانی بەرەولای خۆی ڕاکێشا و هاوڕێ جەمیلەش بەهۆی ئەو شۆڕشەوە لەگەڵ خەباتی سیاسی ئاشنا بوو. هەر لەو کاتەوە لە خۆپیشاندانەکان و ئێترازەکاندا چالاک و هەڵسوڕاو بوو. بەهاری ساڵی 60 لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە لە شاری مەهاباد پەیوەندی گرت و خەباتی خۆی بۆ ڕزگاری کرێکاران و زۆڵم لێکراوان بە شێوەی تەشکیلاتی و ڕێکوپێک درێژە پێدا و لە ڕێکخراوێکی قوتابیانی ئەو شارەدا سازماندرا. بڵاوکردنەوەی یالامیە لە گەڕەک و لە مەدرسە و کۆکردنەوەی یارمەتی ماڵی و تەدارکاتی فعالانە بەڕێوە دەبرد و ڕابەری ئەمەلی قوتابیان بوو لە ئێترازات و تەزاهوراتی مەدرسەکاندا. پاش ماوەیەک کەوتە بەر گەماڕووی دوژمن و لە شار هاتە دەر. خەڵکی ئاوایی سەرچنار چاک لە بیریانە کە چۆن هاوڕێ جەمیلە بێوسان و ماندوو بوون سیاسەت و ڕێبازی کۆمەڵەی لە نێو خەڵکدا تەبلیغ دەکرد و بەرامبەر بە بیر و باوەڕی کۆن و دواکەوتوو کە پێشی بە خەباتی ژنان دەگرت دەلیرانە دەوەستاوە. ساڵی 61 دیسان گەڕایەوە نێو شار کە درێژە بە خەباتی نهێنی بدا. بەڵام بەهۆی ناسراوبوونیەوە ئەوە نەگونجاو بەهاری ساڵی 62 لەسەر بڕیاری تەشکیلات هاتە ناو ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵەوە. لە ڕیزی پێشمەرگایەتیشدا پێشڕە و چالاک بۆ و هەوڵی دەدا ئەرکی هەرچی زیاتر بگرێتە سەرشان. لە شەڕەکاندا بەورەی بەرز و پۆڵاین بەشداری دەکرد و هەمیشە داوای دەکرد لە گرۆهی پێشڕەویدا سازمان بدرێ. ئەم هاوڕێ دلێر و شۆڕژگێرا ڕێکەوتی حوتی بە فرامباری ساڵی 62 بەهۆی ڕووداوێکی دڵتەزێنەوە گیانی بەخت کرد و درێژەی ڕێگای خەباتکارانەی بە ئێمە و هاوڕێیانی هاوسەنگری سپارد. یادی بەرز و ڕێگای بەردەوە.
بەڵێ ئازیزان هەر لێردا و بەم جۆرە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەم جارشمان خۆشحاڵ دەبین کە بە پرسیار و ڕەخنە و پێشنیارەکانتان بەرنامەکەمان پڕەنگتر بکەن تا کاتێکی تر و بەرنامەیەکی تر هەر بژین بە شادی و خۆشی.